شكل شوني شلوني شيخ قال باشي دز نجمه ناشي احتيادي خوش كبراتي دنيا ئاسن بەسەری یەکێکتانە داکوترێ باشترە لەوەی دەستی بەردەستی نامەحرەمێ بکەوێت کچە بەرکوورکەوێت کوڕە بەرکچکەوێت ئەمە خلافی تیا ئەم قسەیە مەلای دەجال یە بۆ دەڵێ خلافی تایە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ تیای نییە کاکە مێخێ ئاسن بەسەر تا داکوتن لەوە باشترە وەڵە خلافی تایە باشە جا خۆشی چێتەوە کاکە باشە زەحمەت نەبێ خلافی تایە تۆ ئەڵێ ئاساییە فراوانگیریە خلافی تایە ئەگەر یەکێکیش بیکا قەیچێکە لە کۆمەڵگایەکی تۆزێ نەوعێکا بێها ئەرێ ئێستا تەوقع ئاسایی نەبووە لە میلەتە لە ناو وڵاتە لە بینی کچ و کوڕە با ئەتخوا کچەکە بێنە با تەوقعێکی لەگەڵکە ئەیهێنی بۆ کچەکەی خۆی پێی ڕازی نییە بەڵام بۆ کچی خەڵگەڵە خلافی تایە بۆ کچەکەی خۆی خلافیان نیە نابێت دەبڕۆ پێشیخە با هەموو خەڵک دەستی بگرێ دەستی بگوشێ با هەموو خەڵک دەستی بگرێ دەستی بگوشێ پێشیخە هەدە پێشی ناخە ئەی بۆ فتوو ئادەی کچەکانی و عالەمە وای لێبێ دەجال ئەمە ئیشی مەلای دەجالە ئەم شتانەی ئاسان کردووە ئەوە فاحیشەیە هەر شتێ سزای لەسەر بێ لە نێوان کوڕ و کچە فاحیشەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم سزای لەسەر داناوە مێخێ بەسەردا داکوتن باشترە کاکە ئیمامی ذەهەبی لە کەبائیرە هێناوێتی لە گوناهە گەورەکانە گوناهی گەورە ئاسایی بێ بڕۆ بیکە خلافی تایە گوناهی گەورە ها ئاواتان پێڵێن ئێستا ئیمامی هەیثەمی لە کەبائیرە هێناوێتی لە گوناهە گەورەکانە ئاساییە بڕۆ بیکە تەوقە بکە لەگەڵ کچی خەڵک تەوقە بکە لەگەڵ کوڕی خەڵک کێش پێتەڵێ مەلای دەجال آخر بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو والله لە دەجال ناترسم لەسەرتان ئەوەنەی لە مەلا دین فرۆشەکان ناترسم بنص حديث وافر من پیغمبر صلى الله عليه وسلم ما الدجال اخاف عليكم اخوف ما اخاف عليكم ائمه المضلين امام گمراه كركان لو انا زياده ترسم لسلطان فرمي كسانك بيابن لا اخر زمانه كومال ملاو عمامه بسري الدين فروش بيابن يحدثونكم بما لم تسمحوا انتم ولا اباؤكم سيكون دجالون كذابون بدجالنا يبردن اما بيان الله دجال بري پیغمبر صلی الله علیه و سلم بدجالنا يبردون فرمي له دواي من دجاجيله بيابن دروزن دين دين تان بي الين بشيويك حديث وايات تان بي الين كن خوتان بيسوتان نبا وبابيرانتا هم شكلان بو حلال كان بحجيشي خلافي تاع خلافي تي تاع صحابه كان توقعان لقى الافرتا كردو پیغمبر صلی الله علیه و سلم دسي چنا افرتي گوشي بيعت دسي ناقرتن بو بيعت الى دورو بيعت بن بدم كبيعت واجب دس خيتنا ودس امامك دس خسنا ناو دسي امام دروز نبوه دس خسنا ناو دسي پیغمبر صلی الله علیه و سلم بوك چکان تان دروز نيه بو كوري خلق دروسه لا ملاي دجال بله تكو دسي قد بري نادا تاني بابو جاك كريدا دسي بقري يعني سيرم لي ام فتوانا وام قسان لك شويه هين والله أمانة همي قسيانك وفتويانك يعني بس يهود ونصارى بي رازية بس جولك ومسيحي بي رازية مسلمان بي رازين يشتوي نديو دي دجال كان بوتانا هنو بوتانا سايا كان